وەزارەتی دارایی هەرێم هەموو هەنگاوانەی جێبەجێ کردووە. نووسراوێکی وەزیری دارایی حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم کە باز لە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران دەکات بووە جێی مشتومڕ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. بەپێی بەدواداچوونی پەیام نووسراوەکە نە بڕیاری دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەیە نە وەزیر بڕیاری هەڵوەشاندنەوەی ڕاگررتنی نایاسایی پلەبەرزکردنەوەی داوە. تەنیا داوای لە وەزارەتەکان کردووە خشتەیەک لەو بارەیەوە پڕ بکەنەوە بۆ ئەوەی بڕیاری شایستەی پێویست بۆ پلەبەرزکردنەوە بزاندرێت تا هەوڵ بدرێت لە پرۆژە یاسای بودجەی عێراقدا جێی بکرێتەوە. لە کوردستان دەستکەوتنی داتا زۆر زەحمەت. ئابووریناسێک دەڵێت 500,000 فەرمانبەر ماوە پلەبەرزکردنەوەیان بۆ بکرێت و مانگانەش 25 ملیار دیناریان پێویستە. حکوومەتی هەرێمیش خۆی دەتوانێت لە داهاتی ناوەخۆ پلەبەرزکردنەوە جێبەجێ بکات. فەرمانبەرانی مەدەنی ئەوانەی کە پلەبەرزکردنەوەی بۆ نەکراوە نزیکەی 500,000 کەسە. ئەگەر ئەو 500,000 کەسە ڕێژەیەکی ناوەندی بۆ یەک پلەبەرزکردنەوەیان دابدرێت ئەگەر 50,000 دینار بێت نزیکەی 25 ملیار دینار دەکان مانگانە دەکەوێت ئەستۆی حکوومەت. من پێم وایە نەک ئەوەی کە ئێستا حکوومەت دەیەوێت ئاراستی حکوومەتی ناوەندی بکات بۆی پلەبەرزکردنەوە دەست پێ بکە بەڵکو لەلایەن خۆشەوە دەیتوانی بیکات بۆ داهاتە ناوخۆیی کە لە بەردەستی دابوو. لە کۆتایی ساڵی ڕابردووش بە هەمان شێوە دەنگۆی دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە بڵاو کرایەوە. ئەویش هەر هەوڵێکی لەم شێوەیەی وەزارەتی دارایی حکوومەتی ماوەبەسەرچوو بوو کە تەنیا فریودان و سەرقاڵکردنی فەرمانبەرانە. ساڵی ڕابردووش بە هەمان شێوە وەزارەتی دارایی نووسراوی کردووە کە پلەبەرزکردنەوە دەست پێ بکاتەوە. بەڵام ئایا دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە لە دەسەڵاتی چییە؟ هەرێم ڕایگرتووە بێ هەرێمی دەستی پێ بکاتەوە. بۆیە عیبرەت لە جێبەجێکردنی ئەمەیە. فەرمانبەران سار ناکەنەوە لەسەر ئەوە، بەڵام وەکو دەڵێ مارانگەستی بووینە. ساڵی ڕابردووش هەمان شت کراوە، بەڵام حکوومەت نەچێتە ژێرباری ئەوە و جێبەجێ نەکردووە. حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم 10 ساڵە بە پاساوی درۆینەی قەیرانی دارایی بە بڕیارێکی نایاسایی سرە موچە و پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە. لە کاتێکدا پلەبەرزکردنەوە بۆ سەرۆکایەتیەکان و دەستگا ئەمنی و سەربازیەکان بەردەوامە. ئێستاش حکوومەتی ماوەبەسەرچوو لە بری هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارە نایاساییە و گەڕاندنەوەی ماف بۆ فەرمانبەران دەیەوێت ئەمەش بخاتە ئەستۆی بەغداد و ئامادە نییە کۆتایی بەو ستەمە بهێنێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.